گوێ منشن ئەم گۆرانیش ئاوازی خۆمە و هەنراوەکانی کاکە هێرش دەربەنی لێرە و سڵاوی لێرە بۆ یەکەم جارە جێ تایبەت بەجەژن بە دەستپەنجەی ئاستی بەدوانای شاری سلێمانی کاکە هێمنی خۆشەویست دواداری مەدڵی هەموو ژواگەر و بیسەرێکی خۆشەویستی جەژنت پیرۆز بێتە قانەکەی من تۆ جەژنی منی یاناسەکەی من جەژنت پیرۆز بێتە قانەکەی من تۆ جەژنی منی یاناسەکەی من جەژن و خۆشی من لەگەڵ تۆدایە گەر تۆ لام نەبی جەژنی من نایە گەر تۆ لام نەبی جەژنی من نایە گوڵێم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆر لە من کاراوە گوڵێم بۆ هێنای جەژن هاتاوە دەرگای دڵی خۆر لە من کاراوە وەرە بە بڕۆی بۆ خۆشیم شادی لە خاڵک بکەین گەردن ئازادی وەرە بە بڕۆی بۆ خۆشی شادی لە خاڵک بکەین گەردن ئازادی جەژنی من و تۆ جەژنی هەمووانە عەشق و دڵداری لە من و تۆ جوانە